بسم الله بناوی خوای گەورە سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە توانیمان لە ماوەی ساڵی 2025 بۆ ماوەی 12 مانگی بەردەوام ئێمە هاوکاری هەتیمانی بێنازی سنوورەکە ناحیەی سیروان و گوندەکانی دەوروبەری بکەین کە لە ماوەی ئەم 12 مانگا توانیمان لە ڕێی خێرخوازانەوە خوای گەورە پایەداریان کە ڕزقی واسعیان پێ بەخشێ لێرەیشە داوایان لێ یەکەم زیاتر هاوکاری ئەم سنوورە بن بۆ ئەو خەڵکە کەم دەرامەت و بێناز و هەتیوانە تاکو بتوانن ژیانێکی سادە و ئاسایی وەکو خەڵکێکی ئاسایی بەردەوام بێ لە ماوەی ئەم ساڵەدا ئێمە توانیمان بڕیسی ملیۆن دینار دابەش بکەین بەسەر ئەو خانەوادانە ئەمەش فەزڵی خوای گەورە و پاشان هیممەتی خێرخوازان بووە خوای گەورە پایەداریان کا بەردەوامی بدەن بەم کارە خێرانە بۆ ئەوەی بتوانین ئێمەش دەرگایەکی خێربین بۆ ئەو خەڵکەی کەوا مستەحەق و پێویستی بەو بڕەپارەیەکەوا بتوانێت پێداویستی ڕۆژانەی خۆی پێتابین کە ئێمە جای پارە و لە ڕووی مادیشۆ لە ڕوەکانی تریشۆ لە بۆنەکان ناتوانیومانە دڵیان خۆش بکەین هاوکاریان بکەن چ بە خواردن بوو بێ چ بە جلوبەرگی جەژن بوو بێ چ بە گۆشت بوو بێ چ لە وەرزەکانی سەرما بوو بێ ئەمڕۆکە ئێمە نەوتمان بۆ دابین کردوون هەر ماڵێک بڕێ دوو دەبە نەوتمان بۆ دابین کردوون کەوابیان دەینێت تاکو بتوانن لە پەنای ئەم خێرانەی ئێوە دوعا خێرەکانی ئەوانیش بەردەوام بێ بۆ ئێوە تاکو ئێوە ڕستەکانتان زیاتر و واسعتر بێ و دڵواڵاییتان زیاتر بێ بۆ ئەم سنوورە خێراتی کەناڵەکەتانەکەم و دەستخۆشی لەم خێرخوازانەکەم هاوکاری ئێمەکەن بە مادی بە هەموو شتێ بە جلو بە بەرگ و بە نەوت و بەست و تەمەنی و زۆر دەستخۆشیانەکەین هاوکاری ئێمەکەن هیوادارین ئیشەڵڵا هەر بەردەوام بن و ئەوانیش بەرەکەت کێتە ڕزق و ڕۆزیان و زیاتر هاوکاری فەقیر و هەژار و ئێمەش بکەن ئیشەڵڵا. السلام عليكم ورحمة الله وبركاته. قوربانتان وڵای ئێمە دەستخۆشی لەم خێرخوازانە ئەکەین کە ئاوا یارمەتیمانەدا و ماگانەوە ئەو هەموو پێداویستێکی ناوماڵی و ماڵی و ئیتر نەوتوی و خواردنی و جلوبەرگی و هەموو شتێک ئیتر دەستخۆشییان لێ ئەەکەین و خێریان بن و سێخوا خێریان بگا هەموو مانگی هاوکاریمانەکەن و هەموو مادەیەک و ناخوا دەستیان خۆش و ماڵیان ئاوابێ کە یعنی ئەگەر هەوڵ خوا و دووهەم ئەمان هەموو جارێ لە ماڵ خۆمان نڵێم هەوڵ خوا و دووهەم ئەمان ئەگەنە فریامان ئەم خێرخوازانە ئیتر دەستخۆشییان لێ ئەەکەین و بەردەوامن لە ئیشەکەیان و خوا بیان پارێزێ و خوا پایەبەرزیان کا و خوا لە دەرد و بەڵاو و مسیوەتی دنیا ڕزگاریان کا ئیشەڵڵا. دەستخۆشیان لێ یەکەم لێخوا لە شیان ساغ بەخێریان بنووسێت چەند ساڵ هاوکاری ئەم ناڵانەی ئێمەکەن زۆر دەستیان خۆش لە شیان ساغ بەخێریان بنووسێن منیان زۆر بە ئیشەڵڵا.